بینەرانی عزیزی پێشەنگ TV ئێوارەتان باش. خۆشحاڵم من بنار مستەفا بۆ چوارشەمەیەکتر دێمە وڵاتان بۆ پێشکەشکردنی پاشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ TV. عزیزان بەرنامەکانی ئەمڕۆمان 21 حوزەیرانی 2023 لە سێتەوەری تایبەت پێک هاتووە. سەرەتا سەبارەت بە ئایندەی قەواری هەرێم بابەتێکمان دەبێت، پاشان سەبارەت بە تاوتۆکردنی مەسەلەی ژنان و پرسی یەکسانی لە میدیا کوردیەکاندا بابەتێکی ترمان دەبێت و سەبارەت بە داخستنی ڕێکخراوی ڕاستان بەرنامەیەکی ترمان دەبێت. وەک هەموو جارێ ئێوەش دەتوانن بە پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشدار بن و بە کۆمنتێک پرسیارەکانتانیان تێبینیەکانتان بنووسن و منیش ئاراستەی میوانانی بەرنامەکانی دەکەم. هیوادارم کاتێکی بەسوود لەگەڵ بەرنامەکانی ئەم شۆماندا بەرنە سەر. لەگەڵمان بن. مەڵێ عزیزان، هەروەک ئاماژەم پێدا کە یەکەم تەوەری بەرنامەکانی ئەمڕۆمان تایبەتە بە ئایندەی قەوارەی هەرێمی کوردستان. ئەم بابەتەش تاوتوێ دەکەین لەگەڵ خەسرە سایە، سەرۆکی مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان. خەسرە سایە، ئێوارەت باش و سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین. ئێوارەی ئێوەش باش و ماندوو نەبن. هیوادارم کاتێکی بەسوودمان لەم بەرنامەیە ببینە سەر. لەسەر ئایندەی قەوارەی هەرێمی کوردستان قسە و باس زۆرە کرێت. ئەوەی کە زۆرترین تێڕوانین لە بابەتەوە ئاماژەی پێدەکرێت ئەوەیە کە ئەم قەوارەی ئاڵوگۆڕی بەسەردا دێت و تەنانەتە ئەوەی کە ڕەنگە هەر نەمێنێت بەم شێوەی ئێستای. دواتر لەسەر ئەوەی کە ئەم قەوارەیە چییە و چەندێک ئەمە ئەگەرێکی جددیە کە نەمێنێت، ئەمە ئاماژەیە کە زۆر هەیە باز لەوە دەکات کە هۆکاری ئەوەی کە ئەم قەوارێکەوتە ژێر مەترسیەوە یان ئەم ئاڵوگۆڕانەی کە بەڕێوەیە، هۆکارەکەی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە یەکێتی و پارتی هاودەنگ نین، یەکدەست نین، یەکگرتو نین و ئەمەشە قەواری ئەم هەرێمەی ئایندەی ئەم قەوارەی خستۆتە مەترسیەوە. ئەمە پرسم، ئەمە چەندە جددیە کە نەبوونی یەکدەستی نێوان ئەم دوو هێزە ئەم ئاڵوگۆڕانەی هێناوەتە پێشەوە؟ بە بڕوای من ئەگەر بڵێم لە دوای ڕووداوەکانی ئۆکتۆبرەوە ئەم قەوارەیە هەتا دێ لە ڕێگای سیاسەتی تەسلیم خوازی هەردوو حیزبی سەرەکی یەکێتی و پارتی بەبەغا تا دێ مانەوەی خۆی زەعیف و لاوازەکە و هەوڵەدا تەسلیم بێ بۆ قەرار و بڕیارانەی حکوومەتی ئێستای عێراق. بەڵام سەبارەت بۆ قسەی کە گوایە هۆکاریەوەی کە کوردی یەکریزنین، پێم وایە ئەمە قسەی یەکێتی و پارتی و ئاوازخوانەکانی ئەوان کە ئەم سیستەم و دەسەڵاتیان بە سەرمایی سەرەکی و مانەوەی خۆیانەوە گرێداوە. ئەو قسانە پروپاگەندەیەکن بۆ ڕاکێشانی سەرنجی ڕایگشتی خەڵکی کوردستان تا لەژێر سایه ئەم دەسەڵاتە کە 30 ساڵە زەجدا بە خەڵک بهێڵێتەوە. من پێم وایە هۆکاریەوەی کە قەوارەی هەرێم تا دێ لاوازە بێت بۆ ئەوە ناگەڕێتەوە کە یەکێتی و پارتی یەکگرتوونین یا ریزی ئەحزابەکانی کە لەم سیستەمەیە هاوبەشن پەرش و بڵاوە. تاان خودیەوەی کە خودی ئەو لێکترازانی کە لە بین یەکێتی و پارتیا هەیە، لە نێو ریزەکانی یەکێتیا هەیە، لە نێو ریزی پارتیا هەیە، لە نێو ئەحزابی ئۆپۆزیسیۆنی یەکێتی و پارتیا هەیە، هەمووی بۆ هۆکارێکە گەڕێتەوە کە ئەویژەوەی کە ئەم قەوارەیە لەگەڵ قەیرانێکی قوڵا بەرەو ڕووە. ئەگەر قەیرانەکەژەوەیە کە ئەم دەسەڵاتە 30 ساڵە حکومی کردووە، لەسەرێکەوە ئەم 30 ساڵە ئیتر نەیتوانیوە وەڵام بە بچووکترین داخوازی و مەسەلەکانی ژانی ڕۆژانەی خەڵکا بداتەوە و خەڵکی کوردستان لەم 30 ساڵەیە تەوقعاتی چۆتە سەرەوە و ئەبینێ کە ئەم دەسەڵاتە ناتوانێت بچووکترین داخوازی لە مەسەلەی ئاو کارەبا، لە دامەزراندن، لە موچە، هیچی ئەمانەی پێبڕێ ناچێ. بۆیە ئەم قەوارەیە لەرزۆک دەرەچێ. لە سەرێکی تریشەوە ئەو هەلومەرجەی کە ئەم قەوارەی تیا دامەزرا بە تایبەتی بە دوای ڕوخانی حکوومەتی بەعز ساڵی 2003 ئەم قەوارەیە بەرەنجامی پرۆژەیەکی ئەمریکایی بوو. ئەمریکا بۆی کە دەخاڵەتی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی و لە عێراقا بێڵێتەوە، هاو تەسلیمی دەسەڵاتی بە دوو حیزبی سەرەکی یەکێتی و پارتی و ئەوانەی کە لە بەرەی کوردستانی بوون. ئەو کات ئەحزابی شیعە لاواز بوو، تەوازنی هێز لە نێوان ناسیۆنالیزمی کورد و ئەو ئەحزابانی کە دەوڵەتی تازای عێراقیان بە
ناوی دیموکراسی ئەمریکایی یا عێراقی پێکێنا و تەقسیمی دەسەڵاتیان کرد لە نێوان دەستە و تاقمی تایفی قەومی و پۆستیان بەسەریەکە دابەش کرد و هاوکات دەستوریان نووسیەوە بە ناچار ملیدا بۆ ڕێگەی کە ئەم قوارەیە تەشکیل ببێ و امتیازاتێک بۆ یەکێتی و پارتی و ئەحزابی ناسیۆنالیست قایل بن. بەڵام لەو 30 ساڵ لەو 12 ساڵی ڕابردووە یعنی لە دوای ڕوخانی سەدام تا ئێستا کوردستان جگە لەوەی کە بە ڕووداوی جۆرا و جۆر بە هەلومەرجی جۆرا و جۆرا تێپەڕیوە بە تایبەتی شەڕی داعش تاوبوونی شەڕی داعش ئەنجا ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر هەتا گاتە ئێرە ئیتر ئەو هەلومەرجە یا ئەو تەوازن قوایی لە بینی هەرێم و بەغایە هەیە لە بینی ئەحزابی ناسیۆنالیستی کورد و شیعەکان هەیە ئەڵوگۆڕی بەسەرهاتووە. ئێستا شیعەکان باڵا دەسترن و تا دێ فشارەکانی خۆیان بۆ تەسلیم بوونی یەکێتی و پارتی بە دەوڵەتی مرکزی دەڕواتە پێشەوە قەرارەکانی دادگای فیدراڵی عێراق تا ئەگا بە مەسەلەی موچە مەسەلەی هەڵبژاردن مەسەلەی دانانی سەر و کۆمار هەڵبژاردن و پەرلەمان لە هەرێمی کوردستان هەموو ئەمانە دەرەخا کە مرکزیکردنەوەی دەسەڵاتدارەتی لە عێراق کە سیاسەتێکی ئەسڵی هەموو لایەنە شیعیەکان هەتا بە سوننەکانیشەوە تا دێ ئەم قوارەیە لە مەنگەنایە تا دێ ئەو امتیازاتانە ئەسەنێتەوە کە لە ساڵی 2003دا ئەحزابی ناسیۆنالیستی کورد درا هەتا معنای حکوومەت دەوڵەتی فیدراڵ یا ئەو دابەشبوونەی کە ناسیۆنالیستی کورد و شیعەکان و سوننەکان و تایفەکانی یەکخست ئێستا ئەوە ینی بۆ تەشتێکی کارتۆنی ئەوەی کە هەیە دەسەڵاتی مرکزە لەسەرێکی تریشەوەی ئەوەی یەکێتی و پارتیەکە هەموو ڕۆژێ هەوڵەدەن مسابقەی ئەواکەن کە چۆن خۆیان لە بەغا نزیکەنەوە خۆیان ئەڵێن ئیستراتیژی ئێمە لە بەغایە ئەوە بە معنایەوەیە کە ئامادەن بۆ پاراستنی پێگەی خۆیان بۆ پاراستنی بەرژەوەندەکانی خۆیان هەوڵ بدەن کە قەرارەکانی بەغا لەگەڵ یا خۆیان بگونجێنن و تەسلیمی بن. بە بڕۆی من ئەمە جەوهەر و ئەسڵی ئەو هۆکارەیە کە حکوومەتی قوارەی هەرێم و ئەو سیستەمەی کە لە قاڵبی گرتووە لەرزۆ کردووە و تا دێ پێگە و موقعەتی جارانی نامێنێت کە لە دەستورا پێی دراوە و ئێستا هەمویان دەڵێن ئێمە دەستور بنەمامانە چ بەغا چ هەولێر چ ئەحزابە شیعیەکان چ ئەحزابە ناسیۆنالیستە کوردەکان بەڵام دەبین کە دەستور کراوەتە ئەو لاوە هیچی ڕعایەتی ناکە ئەوەی کە هەیە سیاسەتی ڕۆژ دابەشبوونی ئەم هێزانە بەسەر دەوڵەتانی منتیقا لە هەلومەرجێکا کە دنیا لە گێژاوێکی سیاسی و جەنگایە بەدڵنیاییەوە ئەمە بە زەرەری ئەم قوارەیە شکاوەتەوە و ئەم ئەحزابانە خۆشیان ئەحزابێک نین کە بەرنامەیانەوە بێ دەوڵەت دامەزرن ئەحزابێکەوە نییە کە جەسوور بن دیفاع لە شتەکانی خۆیان کەن بە پێچوانەوە هەچی هەرا و نیگەرانیشیان بۆ ئەوەیە کە ئیمتیازە بەقابسن هەر وەرن باسی ئەو گەشتە یەک لە دوایەکانی کە نوێرانی حکوومەت هەرێم ڕۆژۆ بۆ بەغاوت هەر جاری باسەکەن ئەوە دەستکەوتمان بەدەستێنەوە ئەو لە سەرەوە ڕێکەوتن بەڵام ئەوە بەغا هەر پاش ڕۆژێکی دوایەوە لە ژێرپی هەموو ئەو ڕێکەوتنانەدا و هەوڵەدا هەرچی زیاتر مەرجەکانی خۆی بەسەر حکوومەتی هەرێم و ئەحزابی ناسیۆنالیستی کووردا بسەپێنێ. ئەمێ ئەوە بڵێم کە ئەم هۆکارانەیە لەلایەکەوە تاریخی ئەم قوارەیە ئەم تەجروبەیە شکستی خۆی داوەتە دەرەوە لە زاوی خەڵکی کرێکار و زەحمەت کێشەوە لە ڕوانگەی هەموو خەڵکی کرێکار و حتا سەرمایه‌دارێکیش ئێستا ئەگەر یەکێتی و پارتی نەبێ ئیشی ناڕوە بەڵندەرێک ئەگەر بێ سەرمایەکەی بخاتەگەر ئەبێ شەریکە بەش یەکێتی و پارتی قبولکە و حتا مەسەن ئەوەی کە سلفیان پێ نادرێ ئەوەیە کە بانقەکان لە بەردەمیانە داخراوە ئەوە نیشانەدا کە لە زاوی ئەم بەشەش لە سەرمایه‌دار و خاوەنکار و بەڵێندەرەکانەوە ئەم سیستەم و قوارەیە گونجاو نییە بۆ کاری ئەوانیش ئەوە چ جای ئەوەی کە بەشی زۆری خەڵکی کرێکار و زەحمەت کێش لاوان ژنان ئازادی خوازان حتا مناڵان خانەنشینان مامۆسایان کارمەندان هەمویان لە ژێر زوڵم و ستەم و نەعەدالەتیە کە ئەم قوارەیە هێناوێتێ پێشەوە و کردوێتێ سیستەم ئەناڵێنن ناڕزایەتیەکەن خۆپشاندانەکەن مانگرتنەکەن بایکۆ دەکەن بە بڕۆی من ئەمە هۆکارانەیە کە ئەم
قوارەی بە شکستا کێشاوە و بنبەستی کردووە خسوەتی حاڵەتی چاوەڕوانیەوە و تا دێش زعیفە بێت تا دێ ئەو ئیمتیاز و دەسەڵاتی کە لە 2023 پێیدرا 2023 بەدواوە نایمێنێ و ئەما بێتە مای قوڵکردنەوەی تەناقض و ناکۆچەکان لە نێوان ئەحزابەکانی ئەم قوارەیان ڕاگرتووە بە تایبەتی ئەحزابی ناو دەسەڵات لەسەر و هەمووشیانەوە یەکێتی و پارتی. بەڵام ئێوە ئایندەی ئەم قوارەیە چۆن ئەبینن؟ ئاماژەتان بەوەدا کە بە بنبەست گەیشتووە و ڕووی لە لێژی بووە لە دوای 2023 هەتاوەکو ئێستا، بەڵام لێرە بەدواوە ئایندەی ئەم قوارەی ئێوە چۆن هەوەستانگەن و چەندێک ئەمە بە ئەگەرێکی جدیدا دەدەن ئەوەی کە تەنانەت پلاس خاتی ژنوێنەری نەتەوەی گرتوەکان ئاماژەی بەوەدایەوە کە ئیمکانی نەمانی لە ئارادایە. بەڵێ سەرڕای ئەو هەوڵانەی کە ئەمریکا و UN و وڵاتانی ناوچەکە هەوڵەدەن بە هەر جۆرە بێ یا بە هەر ئاستێ بێ ئەم قوارەیە بۆ دەخاڵەتیان لە ئەوزاعی عێراق و منتیقەکە بێڵنەوە، بە بڕای من دوو ئایندە لە بەردەم ئەم قوارەیە. هیچ شێوەیەکە ئەم پرۆسەی شوێنەیی باڵا دەستبوونەوەی دەوڵەتی مرکزی بەسەر عێراقا بەسەر هەرێما واکە کە ڕواڵەتێکی بمێنێ ناوچێکی هەرێمایەتی بێ و ئەو ئیمتیازاتانەی وەکوتم 2023 نەمێنێ و ئەوە تا مەسەن لە پرۆسەی بوجە لە پرۆسەی هەڵبژاردنەوە تا حکوومەتی عێراق هەڵبژاردنەکە بۆ هەرێمی کوردستان. ئەمە بەمانایەوە هەموو ئەو مەراکیزە ئەسلیانەی کە بەدەست یەکێتی و پارتی و پارتیەوە بوو لە نێو ئەم قوارەیە لەسەر مەسلەی مەتارەکان لەسەر مەسلەی ناردنەدەرەوەی نەوت ئەوە هەمووی تەسلیم کراوە بە بەغا. من پێم وایە ئەم پرۆسەیە ئیدامەیە بێت تا ئەو شوێنەی کە حکوومەتی عێراق بە تایبەتی دوای دانانی بوو جاگەر ئیستقرارە لە حکوومەتی عێراقا پێک بێ و ئەم ڕەوتە قوڵترە بێتەوە فراوانترە بێ وای لێ دێکە تا مەسلەی پەیوەندیەکانی دەرەوەش لە یەکێتی و پارتی بسەنەوە بەردانەوەی ئاو تا ئەو حەدا ڕوا بەردانەوەی ئاو لە هەرێمی کوردستانە لەسەر بڕیاری حکوومەتی عێراقی بێ. ئەمە حاڵەتێکە کە سەرنجام لە ئاستێکا ڕاگیرێ کە تەوازنی بینی هەولێر و بەغایە ئەحزابی ناسیۆنالیستی و ئەحزابی شیعەبی خوازێ و لەو چوارچوەیە جارێکی حتا دەستور بدا بنێنەوە دای بڕێژنەوە چۆنەڵی هەمواری کەنەوە بە شێوەیە کە لە قازانج و تەرسیمی و تەسبیتی ئەم تەوازنە تازەیە بکە کە حکوومەتی عێراقی لێ بەهرەمەندا. بەڵام ئەمە سیناریوەکە معلومە چەندین ساڵی تریش بخایەنێ. سیناریوکی ترەوەیە کە ئەگەرێکی ترکەم قوارەی ئەو ژۆی کە دەبێت خەڵک ڕاپەڕێ ئەم دەسەڵاتە هەڵتەشێنێ دەسەڵاتدارەتی خۆی دامەزرێنێ و ئەو نوێنەرانی خەڵک لەگەڵ حکوومەتی عێراقا دانیشن بە مەرجی قووەتی خۆیانەوە دانیشن بە داخوازی خۆیانەوە بووی کە ئایا لە عێراق ئامێنەوە بە مافی یەکسانی چوونیەکەوە مافی هاوڵاتی چوونیەکەوە لەگەڵ عێراق دانیشن ئەم تەقسیماتە قەومی و تائیفی و تیرەیە هەڵوەشێنەوە کە هەر جارە بێتەمایی کێشە و نەئارامی یا ئەوە تا خۆیان خەبا دەکەن ڕائوەسن دیفاع لە دەسەڵاتی خۆیانەکەن و دەوڵەتێ دامەزن کە ئەو کاتەوە قوارەیە بێتە دەوڵەتێکی کوردستانی ئازاد و سربەخۆیە هەر کوردستانێکە خەڵک بڕیاری لێیا و مەسیر و سیستەمەکەی ئەبرێنێتەوە. من پێم وایە ئەم دوو ڕێگایە هەیە ئەجینا ئەم ئەوزاع ئاوا نامێنێتەوە ئەگەرێکیانەوەی کە ئەم سەری تەسلیم دانانەی یەکێتی و پارتی بۆ حکوومەتی عێراق درێژە بکشێتەوە حەدەی کە کوردستان شارەکانی وەکو محافزەکانی پارێزگاکانی جنوبی لێبێ هەموو هەلومەرج و شەرت و مەرجێکی ئەحزابی شیعە و حکوومەتی عێراقی قبولکەن یا ئەوە تاکە ئەم ئەوزاع بەرەو تەقینەوەیە گەڕوە کە خەڵکتیایە ئامادەی پێیاکە کە بتوانێت بە خەباتی ڕزگاری خوازی و ئازادی خوازی خۆی ئەم دەسەڵاتە لابەرێ و حکوومەتی جەماوەری خەڵک لە شوورەکانی خۆیانە پێک بێنن. کاتێک کە باس لە ئایندەی قوارەی هەرێم و بەترسیەکانی سەری ئەکرێت بەشێک لە بەرپرسانی حیزبە کوردایەتی هەندێک دەستەواژە بەکارێنن بۆ نمونە دەڵێن ئەگەر خەڵکی خۆڵ بخوات لەوە باشترە چاوەڕوانی بەغداد بی یاخود قەیچێکە بە خەڵکی هەمووی لە برسا بمرێت مهم ئەوەیە ئەم ئازادی هەیە لە دەستی نەگەین هەڵبەت ئازادی لە کەوانەیەکدا و زۆر دەستەواژەی دەربڕینی تری هاوشێوە کە بازەوە دەکەن چەندە خەڵکی قوربانی بدات ئەهێنێت لە پێناو پاراستنی ئەم قاوەرێدا.
ئەم پێداگیریە و مانەوەی ئەم قوارەیە کە هێندە بە گرنگی دەزانن لە چێوە سەرچاوی گرتووە؟ بە بڕای من لەوە سەرچاوی گرتووە کە هەمویان ئەم ئەحزابانە قازانجیان لە مانەوەی ئەم قوارەیە هەیە، هەر لە یەکێتی و پارتیەوە تا ئاگاتەنەوەی نوێ بزوتنەوەی گۆڕان ئیسلامیەکان هەمویان لەم سیستەمی تۆڕی کۆمپانیاکان و هێنان و بردننی مەوادی خۆراکی لە پرۆژە لێدانی اقتصادی نیشتە جێبوون دروستکردنی شوقات حتا بازاری ئارد و جگەرە و نەوت و بەنزین و دەرمان و هەموو ئەمانەت یا شەریکن سەر ڕای خلافات و کێشمە کێشێکە لە بینی یەکێتی و پارتیا هەیە کە لە بینی پارتی و گۆڕان و یەکێتی لە بینی حزابی ئیسلامی نەوەی نوێ ئەمانەکە بە جۆرێک ئەیانێ وا خۆیان پیشان بن ئۆپۆزیسیۆنی یەکێتی و پارتین، بەڵام هەمویان لەسەرم قوارەیە ڕێکن بۆیە هەموو هەوڵێکیان بۆیە کە خەڵک ڕادیکاڵ نەبێتەوە، شۆڕژێرانە نەبێتەوە، بە ڕێگایەکی شۆڕژێرانە ئەم دەسەڵاتە وەلا بنێ دەسەڵاتێکی ئازادی خوازی کە بتوانێت وەڵام بە پێداویستەکانی خەڵک بداتەوە، خەڵک ئیرادەی بەڕێوەبردننی کۆمەلگا بەدەست خۆیانەوە بێ، خۆیان داهات و بەرەمهێنان بڕیار بن بۆ خزمەتی خۆشگوزەرانی هاوڵاتیان بەڕێ بخەن. بۆیە ئەوەی کە ئەوان هەر چۆنێ بێ حتا ئەم خەوارەیە چەندیش زەعیف بێت، چەندیش لە ناو خۆیان ئەم حیزبانە یەکدەست نەبن کێشیان هەبێ، بەڵام هەمویان چوارچێوەکەیان مانەوەی پەرلەمانە بۆ ئەوەی یاری تیا بکەن، بۆ ئەوەی منفعەتی تیا بکەن، بۆ ئەوەی لە دوای کۆمپانیا ئەسڵەکانی پارتی و یەکێتی کۆمپانیای دەستی دووهەم و سێهەمیان پێ بدرێ و بودجە لە بودجە بخۆن و لەو پرۆژە اقتصادیانەی کە لە بودجەی عێراق بەرهەرمی کوردستانەکەوێ کۆمپانیەکانیان بخەنەگەڕ. بۆیە ئەوان ئەمە بازارێکە بۆ ئەوان، بازارێکە بۆ سەرمایەکانیان، بازارێکێکی سیاسیە بۆ ئەوەی کە بتوانن خۆیان بێڵنەوە و بەشێک لە خەڵک خۆشخەیاڵکەن بە دیارە ئەم سیستەمەوە بمێنێ. بەڵام ئایا 30 ساڵ کافی نییە بۆ خەڵکی کوردستان کە تێبگا ئەم قسانی کە ئەمانەیکەن جگە لە پروپاگەندێکی پوچ بۆ لە خشتەبرنی خەڵک ئەتوان شتێکی لێ بچنەوە. 30 ساڵ کافی نییە بۆ ئەوەی کە ئەم دەسەڵاتە بخەنە بەر ناڕزایەتی و اعتراض و ڕاپەرینی خۆیانە و بۆ یەک جار کۆتایی پێبێنن. بە بڕای من خەڵک لەوە گەیشتووە ئەزانێک هەموو ئەمە حزابانە لەوەیە شەریکن کە داهات و سامانی ئەم کۆمەلگایە بە ئاسی جۆراجۆر لە نەوخوایانە تەقسیمەکەن دابەشەکەن و ئەگەر شەڕێکیشیان هەبێ دژایەتێکیشان هەبێ هیچ پەیوەندی بە باشبوونی خەڵکەوە نییە. کوا کامیان لە پەرلەمانە یاسایەکی تایبەت بە مناڵانیان هێنابێ کە بیمەی مناڵان کە موچەی خانە نشینان موچەی خاوەن پێداویستی تەمینکە، کامیان باسی بەرزکردنەوەی کرێکارانەکە، کامیان توانیان موچەی کرێکارانی ژینگە پارێز لە 300 بیکەن بە 500 چیان کردووەمە لەسەر ئازادی. ئەوە هەر ئەوانن پەلاماری خەڵگەدەن، ئەوە هەر ئەوانن ڕێکخراوی ژنان داخن، ئەوە هەر ئەوانن شەق لە مامۆستایەن. ئەوەی کە ئازادیە بەرئەنجامی اعتراض و لە مەیداندابوونی خەڵک و موقعی جوڵانەوەی ناڕزایەتی جەماوەریە ئەمەی بەسەر سەپاندون. ئەوان ئەگەر نان و کار و ئەمانیان لە خەڵک گرتێتەوە ئێستا ئەگەر دەمیشیان ببستن ئەکەونە چ موقعەکەوە. بۆیە بە بڕای من ئەوەی کە ئەوان لەسەر ئەوەی کە هەوڵەدەن بە هەموو معنایە بە پروپاگەندە بە سەرکوت ئەم دەسەڵاتە ڕاگرن و ئەمە قازانجی هاوبەشی هەموو ئەحزابەکانە لە پارتیەوە تا ئاگاتەنەوەی نوێ تا ئیسلامیەکان. پرسیارم زۆر ماوە و کاتیش کەمە و کۆمەڵێ پرسیار هاتووە لەلایەن بینەرانەوە بە گرنگی دەزانم ئەمانە بێن مەسەر شاشەکە و ئاراستی ئێوەیان بکەم ئەگەر بە کورتی وەڵام بدەنەوە سوپاسگوزار دەبم. سەرنج یەکەمیان دەڵێت جەماوەری خەڵک چۆن بتوانن ئەم دەسەڵاتە ژێرە و ژوورکەن و بەرنامە و استراتیجی ڕوونی دەوێت کە سەرنجی خەڵکی بەرەو لای خۆی ڕاکێشێت. ئەمە ئەرکی کۆمۆنیستەکانە و چەندێک کار کراوە بۆ ئەم بابەتە. ئەمە سەرنج و پرسیارەکە ئەگەر ئیجازە بدەن پرسیارێکی تریش بخوێنمەوە پێکەوە وەڵامیان بدەنەوە دەوترێت کە دەوڵەتانی ناوچەکە بە تایبەتی ئێران و تورکیا چەندە دەوریان هەیە لەم کێشانەدا. ئەگەر وەڵامی ئەو دوو سەرنجە بدەنەوە سپاس. من ئەگەر پێشنیاریەوە بکەم بۆ ئێوە بۆ ئەو بینەرە ئازیزە ئەوەیە کە باشترە ئێمە لەسەر ئەو پرسیاری جددیە کە خەڵک چۆن بتوانێت ئەم دەسەڵاتە ڕاپەڕینکە و ڕای ماڵەیە دەسەڵاتدارەتی خۆیدانە. پێم وایە لە لێرە بەکەم و کوڕی باسەکرێ بۆی
باشترە لە بەرنامێکی تایبەترا گەر ئێوە ئامادە بن من لە خزمەتام ئەتوانین بە تەفسیل لەسەر ئەمە قسە بکەین و ئەرچی خەڵک چییە، ئەرچی کۆمنسەکان چییە، ئەرچی چینی کرێکار، ڕۆشنبیران، ژنان، لاوان، ئەوە ئەگەر باشترە هەڵی بگرین بۆ بەرنامێکی تایبەت. بەڵام سەبارەت بۆ پرسیاری پەسەندیەکەین بەڵێ حتممە زۆر باشە، حتممە من لە خزمەتە هیوادارم بتوان وەڵامی پێویستی و پرسیاری ئەو بەڕێزە بینەوە. لەسەر پرسیاری دووەم تەبعاً دەوڵەتانی ناوچەکە دەخاڵەتیان هەیە لەسەر قوارەی هەرێم. مەسەلەوە تا تورکیا هەر ئەم ڕۆژانە چوونی مەسعود بەرزانی بۆ تورکیا لەسەر ئەوەیە کە تورکیا داوای کردووە لە قەراری نەوتی هەرێم و بەغایە نەوتی سەبارەت بە هەرێمی کوردستان اتفاقەیە کە لە بینی هەرێمی و هەولێر و بەغایە کراوە بۆ ئەوەی کە تورکیا نەوتی ڕێگا بە نەوتی هەرێمی کوردستان بنێتە دەرەوە، داوای ئەوەکە کە تەرەفی سێهەم بێ، یعنی حتا حسابێ بۆ سیادەی وەتەنی وەکو جاران ئەڵێن ئێستا لە مەحافلی نێودەوڵەتیە باسی سەروەری وڵات و یاسا و دەستوری وڵاتەکە، ئێستا ئەوەش تورکیا خەریکە ژێرپێنێ. تورکیا ئەوێ مەسەلەی کوردستان لایەنگری پارتی و یەکێتی بۆ دەخاڵەتەکانی تورکیا لە هەرێمی کوردستانە بەکاربێنێ بۆ ئەم دەخاڵەتی بەکاربێنێ بۆی کە بتوانێت لە ئەوزای عێراقا بەشدار بێ، تاعاً تا ئەو جێگەی ڕێ پێ بدرێ و خۆی مەوجود بێ و جێگە و ڕێگەی تورکیا بێ لە سیاست و ڕێکەوتنەکانی نێوان هەرێم و بەغا بە جۆرە دیفاعکە لەکوێ بەرژەوەندیە بێ، کە دیارە تورکیا چاوی لە بەرژەوەندی لەو بەرژەوەندیە کە لە بازاری سەراسەری عێراقایە، کوردستان بۆ ئەو گۆشەیەکی بچووکێتی، بۆیە ئەمە لایەشی ئێرانی شەروەها فشارەکانی ئێران لەسەر ئۆپۆزیسیۆنی ئێرانی لە خاکی هەرێمی کوردستان حتاکو ئەوەی کە ئەم بازاڕەی کردووە بە هەموو بەهانەیەک هەوڵەدا کارت بەدەستەوە بگرێ بۆی فشار خاتە سەر یەکێتی و پارتی وەک تەرەفێ معاملەی لە نێو ئەوزاعی سیاسی عێراق و کوردستانە بکە. ئەو پرسیارە بەجێیە بە بڕوای من، بەڵێ دەوڵەتانی ناوچەکەش یەکێکن لەو فاکتۆرانی کە مەسەلەی قوارەی هەرێمی خسۆتە مەنگەنەوە کە ئەوانیش ئەیانەوێ بۆ لە نێو ئەوزاعی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جێژاوێک کەوتم لە جیانە هەیە ئیسفادە لە هەرێمی کوردستان کەن. تورکیاوەکو چۆن لە لیبیا، لە فەلەستین، لە تورکمانستانی خوارو لەمانە ئیسفادەکە بۆی دەخاڵەت لە ئەوزاعی ناوچەکەی بکە. ئێران هەروەها لە سووریا، لە لیبیا، لەو شوێنانە لە یەمەن وجودی هەیە، لە کوردستانی عێراق و لە عێراق وجودی هەیە بۆ ئەوی ئیسفادەکە لە دووبارە ئارایشدانەوەی سیستەمە ئەمنیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە عێراق پێگەیشی ئەسڵێتی جێگا و ڕێگا پیاکە بۆی لە داهاتوە بتوانێت کۆمپانیەکانی لە بازاڕی داهاتوو سەرمایەکە بۆ دووبارە بەرەمێنانەوەی سازانەوەی عێراق و بەگەرخستنی سەرمایی زیاتر ئیسفادە بکەن. بە بڕوای من ئەوە پرسیارێکی دروست و ڕاستە. بەڵێ ئەگەرچی پرسیار زۆر مابوو هەروەها کۆمەڵە پرسیاری تریش هاتووە، بەڵام بەداخەوە کاتی بەرنامەکە سنووردارە، خۆشبەختانە توانیمان بەڵێن وەرگرین کە لەسەر پرسی پێویستە چی بکرێت بەرنامەیەکی تایبەت ئەنجام بدەین. هیوادارین لە دەرفەتێکی نزیکدا بتوانین هەر لەگەڵ ئێوەدا ئەو بەرنامەیە ئەنجام بدەین. سپاس بۆ بەشداری چالاکانی بینەران و سپاس بۆ خەسرە و سایە کە بەشدار بوو لەم تەوەرەدا. سپاس بۆ ئێوە و ماندوو نەبن. ئازیزان وچانێک دەدەین و پاشان سەبارەت بە پرسی مەسەلەی ژنان و پرسی یەکسانی لە میدیا کوردەکاندا بەرنامەمان دەبێت. لاگەڵمان بێنەوە. باردەوامی لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان بینەرانی ئازیز و هەروەکو لە سەرەتادا ئاماژەمان پێدا کایەکێکی تر لە تەوەرەکانی ئەمڕۆمان تاوتۆکردنی مەسەلەی ژنان و پرسی یەکسانیە لە میدیا کوردیەکاندا. ئەم بابەتش تاوتۆ دەکەین لەگەڵ هەڵسوڕاوی بزوتنەوەی یەکسانی خوازی ژنان ئاڵا فەرەج. ئاڵا فەرەج ئێوارەت باش و سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین. زۆر سپاس بنەرگیان، دەستە خۆش بێ بۆ سازدانی ئەم چاپێکەوتنە لەگەڵمدا. بە شێوەیەکی گشتی ئەگەر ڕوانگەی ئێوە بپرسم، ئێوە چی سەرنج و تێبینیەکتان هەیە بە شێوەیەکی گشتی لەسەر تاوتۆکردنی مەسەلەی ژنان
لە ڕوانگەی هەڵسوراوانی یەکسانی خوازانەوە و مەسەلەی یەکسانی چۆن لە میدیا کوردیەکاندا بە شێوەیەکی گشتی تاوتوێکرێت؟ ئەگەر لەوێەوە دەست پێ بکەین مەسەلەی کۆمەڵگایەک کە لە کوردستاندا هەیە، مەسەلەی ژنان تایدا لە پێشەوە باسێکی کورد لەوە بکەین، کێشەیە کە ژنان هەیەە لە کوردستانە کە ستراکچەری کۆمەڵگای کوردستان شێوەی جۆرا و جۆری بۆ ژیانی ژنان هێناوەتە گەڕ. یەکێک لەوانە ئەوەیە کە بۆ نمونە ئەبینین لە کۆمەڵگای کوردستانە ژنانێکی یەجگار زۆر کە بێکارن، بەڵام لە ماڵەوە ئیشی قورسی ناوماڵیان پێدەکرێت. هیوا هەیە 50 ساڵ لە تەمەنی یا 6 ساڵ لە تەمەنی تەنها کارێک کە کردێتی کاری ناوماڵە. ئەمە سەرڕای ئەوەی بیمەی بێکاری بۆ دابین بکرێت و ڕێزی لێ بگیرێ، بەڵام بە پێچەوانەوانێ نەک بیمەی بێکاریشی بۆ دابین ناکرێت، بەڵکو سوکایەتی و بێڕێزیشی پێدەکرێت، کارەکەی بێنرخ تەماشا دەکرێت. زۆر جار ئێمە ئەوەمان بینیوە کە جاری وا هەبووە دایکی وا هەبووە 10 مناڵی بەتەنیا بەخێو کردووە، یان زۆر جار هەبووە لەگەڵ مێردەکەیان مناڵەکانی بەخێو کردووە، بەڵام لە بێڕێزی زیاتر هیچی لە ژیان پێ نەدراوە. یەکێکی تر لەوەی کە ئەوەی کایبینین وەزعی ژنان، ئەوەی کە کارمەندە، ئەوەی کە کرێکارە و لە کارگەکانە لە شوێنەکانی پاکردنەوە و شوێنەی خزمەت گوزاریەکانە کارەکە، ئەمانە بە هیچ شێوەیەک لە یاسادا مافوئینی کرێکاری و حقوقی سەلامەتی کار و بیمە کۆمەڵایەتەکان و هیچ بیمەیەکی کار و سەلامەتی کاری نییە، ناوی نەهێنراوە. اینجا بۆیە لێرەدا ئەبینین کە ژنانی بێکار، ژنانێک کە کارەکەن، تەنانەت کچانێکی زۆر گەنج کە ئەتوانین بڵین ئاستی خوێندنی باڵاشیان تەواو کردو، زۆربەیان لە ماڵەوە دانیشتون و بێکار کە لە نەخۆشیە دەرونیەکان و لە ئیهانە پێکردنیان و لە سوکایەتی پێکردنیان زیاتر هیچ شتێکی تریان نەکراوە بە چارەنووس لە ژیانیانە. ئەبینین ژنانێکی تر لەو لاوانێ بوونەتە قوربانی بازاڕە گەرم و گوڕەکانی نظامی سەرمایەداری کە پێیان دەوترێ کچانی مۆدێل. ئەمانەش تەیفێکن لە کۆمەڵگاداکە، ئەمانە کە لەلایەن حیزبە دەسەڵاتدارەکانەوە بۆ گەرمکردنی بازاڕی خۆیان، بۆ بازاڕی سێکسی خۆیان، بۆ فرۆشتنی بۆتۆکس و فیلەر و پلازماکانیان، هەموو ئەم کچانە بوونەتە قوربانی ئەم وەزعە. ئەگەر تەماشای میدیا بکەین، میدیا جوابدەرەوەی سیاسەتەکانی یەکێتی و پارتیە، جوابدەرەوەی حیزبەکانی کە سەر بە سیاسەتی یەکێتی و پارتین. بۆ نمونە ئەگەر تەماشا بکەین لە ئێستاە سۆسیال میدیا، تەلەڤیزیۆنەکان، تەنانەت گۆڤار و ڕۆژنامەکانیش بە شێوەیەک وەکو تەواوکەری میدیای با بڵێن ئیسلامیەکان ڕێگەیان پێدراوە، حیزبە ئیسلامیەکان، حیزبە ئیسلامی سیاسیەکان، کەسانی با بڵێن وەکو مەلا و کەسانی کۆنەپەرست و دواکەوتو مەلاکان ڕێگەی تەواویان پێدراوە کە هەموو کەناڵە میدیایەکان چ لە سۆسیال میدیا و چ لە کەناڵەکانی ترەوە بەکار بهێنن بۆ بەهاتنەدی بەرژەوەندی هەم حیزبە سیاسی ئیسلامیەکانی خۆیان و هەم دەسەڵاتداری حیزبە دەسەڵاتداری کوردیەکان، یەکێتی و پارتی و باقی حیزبەکانی تر. لێرەدا ئەبینین چ دەوری ژن لە کۆمەڵگادا وەکو کاینێکی کۆمەڵایەتی، وەکو ئینسانێک بە هیچ شێوەیەک لە هیچ شوێنێکە یەکسان نەکراوە لەگەڵ پیاواندا، تەنانەت لە شوێنی کار، لە باری کۆمەڵایەتیەوە، لە باری سیاسیەوە، لە هیچ لایەنێکەوە یەکسانی شمولی ژنانی نەکردووە، بە پێچەوانەوە نزیکی ژنیە لە یاسای یەکسانیەوانێ. سەرڕای ئەوەی کە ئەتوانم بڵێم ساڵەهای ساڵە زۆر لە ژنانی کۆمەڵگای مەدەنی هەوڵ دەدەن ئەم ئیسلامیە سیاسیانە دەمکوت بکەن، بەڵام لەبەر ئەوەی کە حیزبە سیاسیە دەسەڵاتدارەکان ڕێگەیان پێداون وەکو مینبەرێکی میدیای ئەساسی
دژی ژنان هێرشەکانیان بەردەوام و بەردەوام پەرەپێ بدەن ئەوان لە هەوڵی کۆنەپەرستانەی خۆیاندا بەردەوامن لەوانە بۆ نمونە زۆر جارە بینیمانە لەم ماوەیە دیعایەکی زۆر بۆ فرەژنی ئەکرێ خۆشحاڵی دەرەبڕێ کابراکە لەگەڵ ژنێکی ترایە وای پیشانەدا کە ژنی یەکەمی پێ خۆشە ژنی دووەمی پێڵێ خوشکێتی یعنی کەلیمە لەسەر ئەو پرسیار بکەم کە هەستەکەم ئەم بابەتە لە زۆرێک لە میدیاکانە بەرجەستەیە زۆر تاوتوێ ئەکرێت تەنانەت ئێنارتی چەند بەرنامەی هەبوو لەسەر مەسەلەی فرێژنی و ئەم مەسەلەی فرێژنیە لە هەندێک جێگەدا وەکو شتێکی پۆزیتیڤ نیشانە دەنەوە نمونەی خۆتان ئاماژەتان پێدا کە نمونە هەیە ژنانێکی پێیان خۆشە هاوکاری مێردەکانیانن ئەمە چی ئەگەیەنێت لە ئێستایەکە ئەم بابەتانە وا با بڵین بەرجەستە ئەکرێتەوە لە میدیاکاندا لەبەرەوەی وەک باسی ئەو ستراکچەرم کرد کە لە کۆمەلگای کوردستانە هەیە بێوەزعیە کە باڵی کێشاوە بەسەر ژیان و جارەنووسی ژنانی کوردستانە ئەگەر ئێمە لەوێەوە تەماشای ئەم وەزعەت بکەین و لەم وەزعی ژنان ورد ببینەوە ئەمەش درێژکراوەی ئەو سوکایەتی و ئیهانەیە کە بە ژنان ئەکرێ ئەگینا هەم لەباری کۆمەڵایەتیەوە لەباری دەرونیەوە هەموو ئەمانە ئینڤێستیگەیت کراون یعنی چۆنەڵی بەحث و دراسەی تەواوی لەسەر کراوە لە هەموو کۆمەڵگاکانە تەنانەت لە کۆمەڵگا پێشکەوتەکانە دەمێک کە بەحسیەوە کراوە و گەشتون بەوەی کە ئینسان کاتێک کە یەک کەسی خۆشەوێ کە ئەچێت لەگەڵ کەسی دووهەمە ئەبێ بۆ تێرکردنی حەز و ئارەزووە سێکسیەکانە نەک بۆ ئەوەیە کە با بڵێن ژنی یەکەم پێی خۆشە لەبەر خاتری ژنی یەکەمە ئەم تەعابیرانە تەنها لە کولتوری دواکەوتووی کۆمەلگای کوردەواریە جێگەی ئەبێتەوانێ ئەم تەعابیرە دواکەوتانە لە زۆربەی زۆری زمانەکانە هەر وجودی نییە تەرجمەکردنی نییە بۆ ئەو زمانە من بەڕاستیەکەی زۆر جار ویستومە کە ئەم کەلیمانە ئەم شتانە وەرگێڕمە سەر زمانێکی تر بۆ ئەوەی کە زیاتر کۆمەلگاکانی تریش بەم کۆنەپەرستی و دواکەوتویەی کە باڵی بەسەر ژیانی ژنانی کوردستانە کێشاوە ئیتر کۆتایی پێبێنین دەنگێک کۆکەینەوانێ بەڵام زوو نییە ئەم کەلیمانە تەنها لە کولتورە هەرە دواکەوتوەکەی ئیسلامە هەیە لە کولتورە دواکەوتوەکەی کوردەواریە هەیە ئەم تەعابیرانە ئەگەنا تەماشاکە کاتێک کە کەس دوو کەسێکتریان خۆشەوێ هاوسەرگیریەکەن هاوسەرگیری ناکەن دوو کەسن خۆشەویستی هەیە لە نێوانیانە وەکو خۆشەویستی دوو ئینسان یەکیان خۆشەوێ حەز ئەکەن لەگەڵ یەکا سێکسکەن حەز ئەکەن خێزان دروستکەن حەز ئەکەن لەسەر و ئەساسە پێکەوانێ ژیان بەردەوام بن و پێکەوانێ ژیان دروستکەن ئەمە حەقی هەموو دوو ئینسانێکە بەڵام لە کاتێکە کە لە هەموو لە کۆمەلگاکەدا لە قانونەکانە حیزبە سەڵاتدارەکانە دەوروپشتی ئەو کەسێک کە ئەو ژنەی هێناوە کاتێک کە ئەبینێتەوانێ سێکسی ئەو کەسە هۆرمۆناتی ئەو کەسە پێویستی بە کەسێکی ترە ئەمە معنای ئەوە نییە بچێت بە ئیهانەکردن لەگەڵ کەس لەسەر ئەساسی ئیهانەکردن بە کەسی یەکەم کە خۆشیە و هاوسەرگیری کردووە بچێ ئیهانە بکە بە کەسی دووهەم و بڵێ ئەم دوو کەسە وەکو خوشگوان و یەکتریان خۆشەوێ کە ئەمە تعبیر لە کەناڵی NRT دواکەوتو سیاسەتی دواکەوتوی NRT و کەناڵەکانی ترە کاکە دێن یان ئەم شێو ئەم شتانە پەخش ئەکەن بۆ کەناڵی NRT ناچێ دژی ئەم جارێ ئەم وشەو تەعابیرانە دژی ئەوە کار بکات کە پێویستە ئەم چەشنە تەعابیرانە ئەم چەشنە لە سوکایەتی بە ژنان لە کاتی قسەکردنە لە کاتی نووسینەکانیانە کۆتایی پێبێنن ئەبێ ئەمە پەیامی میدیا بێ نەک بە پێچەوانەوانێ دەرگای میدیا ئاوەڵا بکرێ بە کەیفی خۆیان بە گوێرەی سیاسەتێک کە هەیە نەکاتێککە لەگەڵ بیانەوەی ئیسلامی سیاسی بەرنە پێشەوە لە کۆمەلگاکەدا حیزبە سیاسەکان یەکێتی و پارتی پێویستیان بە ئیسلامی سیاسی بێن ئەوان پێشبڕکێ بکەن لە هێنانی ئەم نەوعە ئیهانەکردنە بە ژنانە لە کاتی واشە هەیە کە لەگەڵ ئیسلامی سیاسیە شەڕیان بووە هاتوون میدیاکانیان خستۆتە بەردەمی ئەو ژنانەی کە کەم تا زۆر پیانۆترێ فێمینیزم هەرچەنە هەنێکیشان لە فێمینیزم تێنەگەشتبوون بەڵام ناوی خۆیان نابوو بە فێمینیزم و یەکێک لەوانە بیرم یەت کە پێم وایە دابڕان بوو مەلا بەختیار پارەیەکی زۆری خستە بەردەمی ژنە فێمینیستەکان بە ناوی ئەوەی کە
کۆمەلگا دیموکراتیە ژنانیش پێویستە لە دیموکراتی ڕۆشنگەری بگەن بۆیە پێویستەکە میدیاکان بخەینە بەردەستیان ئەی بۆ ئێستا میدیاکان ناخەنە بەردەستی ژنانێک کە دژی ئەم یا پیاوانێکی ئازادی خواست ئانەیە دژی ئەم کارنامە ڕەشە سیاسیەی ئیسلامی سیاسی دژ بە ژنان کە ڕۆژانە ئەمانە پێشبڕکیانە لەسەر ئەوەی چۆن هجوم کەن بۆ سەر ژنان بە چ تەعابیرێ بیان ڕوشێنن بە چ تەعابیرێ وایان لێ بکەن کە خستیانن ئیتر هەڵنەستنەوە چونکە ئەوان زۆر تەکیدن کە ژنان لەباری هێز و توانایی و کەپاسیتی و قودرەتی ئەقڵی و توانایەکانەوانێ وەکو یەکن لەگەڵ پیاوانە هیچ فەرقیان نییە بەڵام بۆ ئەوەی ئەمەدا ڕوخێنن ئەمەدا بەزێنن یەن بەم وشە و تەعابیرانە بە کەلیماتی ناشرین بەوەی کە یەن ڕستەی جۆرا و جۆری سیر کە لە هیچ شوێنەکان نیە ئەمانە ئەوە بەکارێن و ئەیکەن ئەیانەی بیکەن بە عەقڵەتی خەڵکی بەڵام خۆشبەختانە لە بەرامبەر ئەمەیە ژنان و پیاوانێکی ئازادی خواست من زۆر جارێ بینم لە سۆسیال میدیایە زۆر بەتوونی جوابی ئەم پەیامە ڕەشەی ئیسلامی سیاسی و کولتوری کوردی یەکێتی حیزبە سیاسی و دەسەڵاتدارەکان یەکێتی و پارتی دەدەنەوانێ ئەگەر بە شێوێکتر پرسم هۆکار چی بووە کە گەیشتوونەتە ئەم دۆخەکە بۆ نمونە ئەم بابەتانە بەم شێوەیە تاوتە بکرێت لە دەستگا ڕاگەیاندنە کوردیەکاندا و ئەمە چی خەباتێک ئەخوازێت؟ بەڵێ ئەوەی کە گەشتوتەوە حاڵەتە ئەوەی کە وەزعی ژنانی گەیاندۆ بەم حاڵەتە بەڕای من دەوری حیزبە دەسەڵاتدارەکانە لە سات و سەوداکردن بە مەسەلەی ژنانە لەگەڵ وڵاتەکانی ناوچەکەیە بە دەرەجەی یەکەم ئەوە تا ئەیبینین لەگەڵ ئێرانە لەگەڵ تورکیایە ڕۆژێک لەگەڵ ئەفغانستانە ڕۆژێک لەگەڵ تەیارە سیاسیەکانی هەر یەکێک لە وڵاتانە بە تایبەتی بۆ نمونە سعودی عەرەبیە عێراق بۆن لەگەڵ هەر یەکێک لە وڵاتەکانی ناوچەکەیە ئەمانە ساد و سەودا بە مەسەلەی ژنانەوەکەن ئەگەر تەماشای مێژووی ئەم دەسەڵاتە حیزبە سیاسیانەی کوردستان بکەین و جگە لەوەش هەر لە قانونی عێراقیشە ژنان کرابوونە وەسیلەیەک بۆ یەکەم بۆ هاتنەدی حەز و ئارەزوەکانی پیاوان دووهەم وەسیلەیەک بۆ سەرکوتکردنی نارانی سیاسی سێهەم بۆ وەسیلەیەک بۆ ئەوەی کە ژن و پیاوان کرێکاران کارمەندان ئەوانەی لە ئیشن ئەوانەی بێکارن یەک قشڵی گەورە کەوێتە بینیانەوە بۆ ئەوەی هەرچی خەبات و ناڕەزایەتێک کە ژنان و پیاوانی یەکسانی خواز ئەیکەن یان ژنانی کرێکار پیاوانی کرێکار پیاوانی ئازادی خواز لەسەر هەر مەسەلەیەکی کۆمەڵگا ئەیانەوێ خەباتکەن ئەمان بەوەی کە ژنان نابێ بەشداری بکەن بەوەی کە هێز و توانایەکانی ژنان ئەڕوخێن و سوکایەتی بە کەرامەت و بە ژیانیان و بە چارەنووسیانەکەن لە ڕێگای ئەم ساد و سەوداکردنەوانێ حاڵ و وەزعی ژنان گەیشتۆ بەوەی کە ئێستا ئەیبینین ڕەنگە یەکێک لە پرسیارەکان هەڕێک ئەم پرسیاری کە ئێستا تۆ کردێ هاوڕێ بنار ئەوەمان ئەو پرسیارەشمان لێ بکە ئەی باشە خۆ لە مێژووی 32 ساڵی ڕابردووی دەسەڵاتی گەندەڵی ئەم حیزبە سیاسیانەیە زۆر جار بزوتنەوەکانی یەکسانی خوازی ژنان کەسانی ئازادی خواز ڕادیکاڵ لە بەرامبەر ئەم وەزعە زۆر خەباتکارانە ڕادیکاڵانە هاتوونەتە مەیدان تەنانەت کەسانی وەکو مامجەلال و نازانم یەکێتی پارتی و ئەمانەی هێناوەتە دەم و ئێستاش کوڕەکەی یەت دیعا بە مەسەلەی ژنانەوە کاکە ئەوەش لە حەقلی بازرگانی و تەواوکردنی مەسەلەی کاپیتالیزمەکەی کە لە سەرەتای چاوپێکەوتنەکە ئیشارەم پێە ڕاستەکەی ئەوە پرسیارێکی زۆر جددیە کاوێ ئێمە بیکەین ڕەنگە وەڵام بەوە بداتەوە بۆ پرسیارەی کە تۆ ئەڵێ چی بکەین لە بەرامبەر ئەم کێشە گەورەی ژنانەکە بە هیچ شێوەیەک لە وەزعی ئێستاە ئێمە بە هیچ شێوەیەک نزیگنین لە بەدەهێنانی یەکسانی ژن و پیاوە یعنی وەزعەکە هی ئەوە نییە کە ئێستا بڵێن ئێمە هاتووین لە کۆمەڵگادا جەوێکمان دروست کردووە کەشێکمان دروست کردووە کە خەڵکی بە تەواوی وەکو هێزێکی منسەجم هێزێکی ڕادیکاڵ دەمی ئەم ئیسلامە سیاسیە دائەخات
بە هەر شێگە و شکڵێک بێ و جێگە بە یەکێتی و پارتی شڵۆق ئەکا دەریانەکە لە ساحەی سیاسیە. ئێستا ئێمە لە ئێستادا ئەم شێوەیە لە خەبات نابینین بەڕاستیەکەی. اینجا بۆچی کردن لەمەیە؟ لە بەرامبەر ئەمەیە ئێمە چیەکەین؟ ئەمە زۆر پرسیارێکی گرنگە و لە زۆربەی زۆری چاوپێکەوتنەکانە ئێمە ئەمەمان وتووە کە ئەبێت چی بکەین. بەڵام وەکو تۆ ئیشارەت پێدا وەزعەکە گەشتۆتە ئەم حاڵات، ئەمە بە خۆی پەیامێکە کە ئەڵێ وەزعەکە گەشتۆتە ئەم حاڵەتە، کەواتە کێشەی ژنان وەزعی ژنان بەرەو پێش نەچووە، بزوتنەوە یەکسانی خوازی ژنان بەرەو پێش نەچووە، ئەبێ ئەمە ڕامان چڵکێنێ، ئەبێ ئەمە ژنانی ئازادی خواست پیاوانی ئازادی خواست پیاوانی یەکسانی خواست ڕاچڵکێنێ. بۆچی پاسی و 2 ساڵ ئێمە نەمانتوانیوە یەک لە ئیحەی یەکسانی ژن و پیاو بێدی بێنین بە لە نەتیجەی فشارەکانمان؟ بۆ نمونە چەند ژنە ئەگەر لە یاسادا ڕسمەتی نەبێ، ئاخر مەلا عەبدولواحید و مەزهەرەکان و ئەم تڕوتەشخەڵانە بێت چی بێن لە ژیانی ژنانە قسە بکەن و ئەمری تیرۆری بۆ دەرکەن و ئەبێ ئەمانە چی بن ئەم پۆخڵاواتانە لە کۆمەڵگادا بڵێ نەخێرەمانە وەکو خوشکوان زۆر پێخۆشە ئەگەر من ئەوی کەس مارە بکەم. ئەسڵان ئەبێ جارێ ژنان هەر لە مەسلەی مارەیی و ئیزدیواج و ژیانی هاوبەشەوە جارێکی کە بچنەوە بەسەر هەموو ئەم تێرم و ئەم کۆنسپت و ئەم چی پێڵێن ئەم کە ئینانەیە کە ئایا بۆچی ئەبێ کۆمەڵگا بەم شێوەیە بێ؟ بۆ ئەبێ زەواجی ئیجباریم بۆ ڕێ بخرێت؟ بۆچی ئەبێ لێم بدرێ ئەگەر بڵێم نە من ئەم نەوعە ژیانم ناوێ، من ئەمێ خۆم ژیانی خۆم هەڵبژێرم؟ ئەبێ جارێ ئەم پرسیارانە تاوتوێ بکرێ. ئەمە کەسانێکی پێویستە لە کۆمەڵگادا کە ئەم بێن ئەم باسانە بوروژێنن لە کۆمەڵگادا. ئەبێ بپرسن بۆچی 32 ساڵە ئەی باشە خۆ ئێمە کۆمۆنیستەکان هاتن لە ڕێگای ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنیەوە شاڵتەری ژنانیان دروست کرد، لە ڕێگای ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنیەوە دژی مەلا مەزهەرەکان و نازانم عەبدولواحید و کێ جەنگین. ئەی باشە بۆچی ڕۆژانە لە سۆسیال میدیاوە من ئیهانم پێکرێ؟ بۆچی ناتوانم جلێک لە بەرکەم و پاسکی لێ خڕم بە ئارزوی خۆم ئێواران بڕۆمە ساحەی ئازادی بۆ نمونە بۆ پارکی ئازادی؟ بۆچی ناتوانم بڕۆم کوڕێک ماچکەم کە خۆشمەوێ لە پارکی ئازادی بێ لە کێو بێ لە باخی گشتی بێ؟ بۆ ناتوانم؟ ئەبێمانە هەمووی پرسیار بێ. جوابی ئەم نەتوانینانە پرسیارێکی زۆر جددیە. بەڕەئی من یەکەمین جار یەخەی کۆمۆنیستەکان و مارکسیەکانی کۆمەڵگا ئەگرێتەوانێ. وەکو ئەو مقابلەی ئەمە هەڵبەت زۆر قسە هەڵەگرێ، بەڵام کۆمەڵی سەرنج هاتوون ئەمەوێ ئاراستەی ئێوەی کەم وەگەر بۆچوونی خۆتانی لەسەر بدەن و بەرنامەکەشمان کەم و بە کورتی بۆی کە ئەمانەشتا و توێ بکەین. یەکێک لەوانە هەروەی کە خۆشتان ئاماژەتان پێدا باز لەوە دەکات کە ئەمە شتێکی چاوەڕوان کراوە کە میدیا کوردیەکان بەم شێوە کۆنەپەرستانە بابەتان دەروژێن، چونکە لە بەرژەوەندی بزوتنەوەکەیاندایە. و سەرنجێکی تریش دەڵێ من پێم وایە مەسەلەی ژنان لە کوردستان بە تایبەتی لە ڕوانگەی میدیا کوردیەکانەوە نەتەنیا لە بەرژەوەندی ژنانی کرێکار و زەحمەتکێشدانیە، بەڵکو بە شێوەیەک میدیا ناسیۆنالیستەکان هەردەم هەوڵ ئەدەن ژنان بخەنە پەراوێزەوە، ژن کوشتن کەم بەزانین ژن لە ئاستێکی نزم سیر دەکەن. فەرهەنگی چینایەتی لە میدیا کوردیەکانی ناسیۆنالیست نامۆیە. هیوادارم ڕۆشن بێت و بە کورتی ئەگەر بتانێ سەرنجی خۆتان لەسەر سەرنجی ئەمانە بدەتکە ئەگەر کورتی کەمەوە هەردوو سەرنجەکە لە یەک دێڕاکە. ئەمە ئاماژدارانەیە و ئامانجێک دەپێکێکە لە بەرژەوەندی بزوتنەوەیەکی سیاسی تردایە. بەڵێ ڕێک وایە، منیش هاوڕام ڕێک وەکو باسم کرد میدیا وەکو چۆنەڵێ وەسیلەیەکی کارای حیزبە ناسیۆنالیستەکانە کە میدیا لە کاتی پێویستی و بەرژەوەندەکانی خۆیانە بەکاری ئەهێنن و دەیدەنە مینبەرەکان دەخەنە یا با بڵێن ئاوەڵا ئەکەن بۆ حیزبە ئیسلامیەکان، بۆ ئەو مەلا و ئیمامانەی کە ڕۆژانە ئەیانەوێ فتوە بدەن دژی کوشتنی ژنان و ژنان بەڵێ بخەنە پراوێزەوانێ. ئەوان وەکو باسم کرد زۆر تەکیدن لەوەی کە ژنان هەر وەک پیاوان
دەوری زۆر جددیان هەیە لە بنیادنانی کۆمەڵگایەکی یەکسانە لە کۆمەڵگایەکە کە لەسەر ئەساسی پێکەوە کارکردن بنیاد ئەدرێ لەسەر ئەساسی یەکسان و لەسەر ئەساسی مافی یەکسان لەسەر ئەساسی ئەوەی نەک تەنها ئەوە ئەمە ژن ئەیکا ئەوە پیاوەیکە ئەم کارانە ئینسان ئەیکا هەر لەو کاتانە شایەکە ئیتر ژنان ناکەوێتە پراوێزی کۆمەڵگایەوە کە هەردووکی پێکەوە توانی ئەم کۆمەڵگایە بەرەو پێش بێت و ئەو کاتە میدیاکە چۆنەڵی بە ئاراستەی بەرەو پێشبردننی کۆمەڵگاکە و بە ئاراستەی پێشبردننی یەکسانی و بەدیهاتنی یەکسانی ئەچێتە پێش نەک وەک ئێستاکە میدیاکان بە ئاراستەی بەرەوە دواچوونی پرسی ژنان ئەڕواتە دواوانێ ئەمە دوو ئیتیجاهی زۆر زۆر عەکسن بە یەکتری ئەرکی ئێمەی ئازادی خوازان و یەکسانی خواز و کۆمۆنیستەکان و مارکسێسەکان هەر ئەوەیە کە بین ئەو ئیتیجاهەی کە یەکسانی ژنان و پیاوان بەهێز و تەقویاکە بۆ بەدیهێنانی ئەوە هەمومان پێکەوە بە یەک خەتی سیاسی ئینسیجامی سیاسی ژنانی کرێکار بسەبت من لەگەڵ ئەویان ژنانێک کە لە مەیدانی کاران کە چرخەکانی کۆمەلگایان پێ هەڵ ئەسوڕێ کە ئەوانن قەرار ئێن لەسەر کۆمەلگا لەگەڵ پیاوانی کرێکارانی هاوشانیانە لەگەڵ کرێکارانی ئەوانەی کە بێکار کراون لەگەڵ بێکارانی ژنانی ناوماڵا لەگەڵ بێکارانی کۆمەلگادا ئەبێ پێکەوە بە یەک سیاسەتی ڕۆشن ئەم سیاسەتی ئەمە یاسای یەکسانیە بێتە دی نەک بەوەی کە میدیا خراوەتە بەردەمی ئەنواع پۆخڵەواتی جۆرا و جۆرەوە لە کوردستانە بە ئارەزوی خۆیان ئەوان پێڵێن داهێنانەکەین لەسەر کێشەکانی ژنان ئێمە پیانەڵین پێشبڕکێ ئەکەن لەسەر دواکەوتویی کامی لە دەرەجەیەکە لە دواکەوتویە کە ئەمە بەداخەوە ڕۆژانە ئەوان چۆن ئەو کارە ئەەکەن ئێمە جەبێ داهێنان بکەین لە شتە جوانەکانی کۆمەڵگادا بە دەرەجەی یەکەم ئەبێ لە چۆنەڵێ لە یەکسانی تێگەیشتن مانای چییە؟ ئایا کاتێک کە ئێمە یین دژی کوشتنی ژنان کە ئەوە خەباتی دائیمیمان بووە کاری دائیمیمان بووە دژی کوشتنی ژنان دژی سوکایەتی و بێحرمەتیکردن بە ژنان کاری ئێمە بووە ئەبێ ئێمە لێرەدا ڕابوەستین بڵین ئێمە کە دژی ئێمە هەمیشە ئەم کاراناکەین ئایا کارە سەرەکیەکەی ترچیەکە ئەبێ ئەمە بە قوتکەین بەڕێی من ئەوە کاری کۆمۆنیست و مارکسیستەکانە ئەڵا فەرەج هەڵسوڕای وزوتنەوە یەکسانی خوازی ژنان زۆر سپاس بۆم دەرفەتەی پێداین و لە بەرنامەکانی ئەمشەی پێشنگ تیڤیدا ئامادە بوو زۆر سپاس بۆ ئێوەش بۆ گوێگرانی پێشنگ تیڤی زۆر سپاسانەکەم بۆم چاپێکەوتنە زۆر سپاس ئازیزان سەبارەت بە هەمان تەوەر یان بڕێک کە هاوشێوەی ئەمەیە مەسەلەی یەکسانی داخستنی ڕێکخراوی ڕاستان بوو لە پێم وابێ دوێنێ بوو یان پێرە بوو لە ڕۆژانی ڕابردوودا دەست بەجێ ئەم بابەتەش تاوتێ بکەین لەگەڵ جەمال موحسین لە گروپی ژنان و پیاوانی یەکسانی خوازەوە جەمال موحسین ئێوارە باش و سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین ئەگەر میوتی سەر مایکەکەتان دابرن سپاس گوزار دەبم سڵاو لە ئێوە و لە بینەران و هیوادارم توانین باسێکی بەسوود بکەین پێکەوە بەڵێ ڕێکخراوی ڕاستان داخرا بە داوای پێم وابێ ئەو بەشێک کە پێوترێ کاروباری ناحکومی لە کاروباری ڕێکخراوە ناحکومیەکان لەلایەن حکوومەتی هەرێمەوە کە ئاراستەی دادگای سلەیمانی کرابوو هۆکارەکە ئەوە بوو کە ئەمە لەگەڵ دابوونەریتی کۆمەڵگا و یاسای عێراقیدا نایەتەوە ئێوە چی تێڕوانینەکتان بۆ ئەم هەواڵە هەیە کە بیستە وەڵێ زۆر سپاس بۆم دەرفەتە خۆی لە ڕاستی ئەگەر بە کورتی بڵن خۆم ڕێکخراوە تازە نییە لە ساڵی 2004ەوە لە دوای پرۆسی داگیرکردنی عێراق و ئەوەی کە بە ناوی هێنانی ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی بۆ ئەم جۆرە شتانەوە بووە ئەم ڕێکخراوە دروست بووە بە ناوی داکوشیکردن لە یەکسانی ژن و پیا و زۆرتر وەک ڕێکخراوێکی فیمینیستی ڕێک بەمانەی وشە فیمینیستی و بەداکۆکی لە مافە قانونی و بەحسا بڵین یاسایی و حقوقیەکانی ژنان کاروفعالەتیان کردو لە سەراسەری عێراقا و لە بەشێک لە پارێزگاکانی عێراقا باڵین چالێکی شتی و ئەوانیان بووە یعنی ئێمە ساڵانی پێشوو هەندێک لە چالێکیانەمان ئەوانی کە هینی
پابلیک و ناو جەماوەر و خەڵکی بوون بینیمانن ئەوانە بێزگە لێ وەرکشۆپ و توزان کۆمەڵشت لەواکتانە کە هەر ڕێکی کۆمەڵی مەدەنی خەریشێتی ئەوان هینیان بووە بەڵام لە ساڵی باولی لە 2004 تا 2012 لەم بوارانەیە یارمەتی یاسایی دانیژنان مەسلەی هوشیارکردنەوە وەرکشۆپی باس لە مافەکانی مرۆڤ ینی مافی ژنان و مافی مرۆڤ ئەم جۆرە شتانیان کرد بەس لە 2012 کەمێکی نیکیان چکە جۆرێ لە فشار ینی ڕاوەستانیان بوو بۆ ماوەیەک شارێک لەسەریان دروست بوو و لەبەرەوەی ئەو کاتە وردەوە دەکەوت ناوەی کە بەشێک لە کارەکانیان لە پاڵ ئەمانەیە بۆ داکۆکی بوو لەو کەسانەی کە پیانۆترێ کەسانی سەر بە کۆمەڵگەی پەلکەزیێڕینە یعنی ئەوانی LGBT با بڵین ینی هاوڕێگەسخواز و تیپی جێندەری تر ئەم جۆرە شتانە بەرحەڵ بۆیە لەو کاتەوە کە ئەمان دەستیان پێکە چووکە پێشتریش ڕێکخراوێکی ڕسمی و مۆڵەت پێدرا و ئەوانە بوون و ئەمەشیان لە ئەجێندەی کارەکانیان ڕاگەیان ڕوو بە محاکم و قانون بەڕسمی بوون ڕێکخراوێکی ڕسمی فەرمی دانپێدانرا و لە کۆمەڵگەی عێراق کە لە سمینارات و شتیانە باسی بێجگە لە مەسائلەکانی ژنان باسی مەسەلەی کۆمەڵگەی پەلکەزیێڕینیانە کرد ینی ئەندامانی ئەو کۆمەڵگەیانە کرد دواترەوە بوو کە بینیمان کۆمەڵە چالێکی شتیان بوو لە زۆرترین بەرچاوترینیانە لە 2017 و حتا هەژدە و ئەوانە شار کۆمەڵە چالێکیان بوو لە هەندێ شار و شارچکی هەولێر و هەندێ شارچکی دەوروبەری لە سلێمانی بە تایبەتی ناوجەرگەی سلێمانیە بەڵام تەمان گژاچوونەوە ڕوبەڕووی چۆنەڵی ڕەخنەوە ئەمانە ڕێگیری بوونەوە ئەوان هاتن ئەو ساڵانە کۆمەڵی وێنەیان دروست کرد لەسەر هەوڵیان دابوو لە ڕێگەی دام دەستگا حکوومەکانەوە هەن وێنەی گەورە تابلی سەر دیوار و هینەکانی شەقامە سەرێکیەکان کە تایە وەکو داکوچیەک لە مافی ئینسانی ڕەگەسخوازەکان لەوێ وێنەی ئەوانیش بڵاو کرێتەوە بۆ ئەوەی گوایە لە نەزەر ئەوانەوە تێگەیشتنێکی نەرمتر لە بەرامبەر ئەوانەیە لە کۆمەڵگایە بەدەست بێنن ڕێزیان لەگیر ئەم جۆرە شتانە بەرحاڵ ئەمانە زۆر تووشی هینی کردن فشارهێنا بە تایبەت بە خۆمان ئەزانین لەو ساڵانی پێشوە بە سەرۆکایەتی موقتەدا سەدر وەکوێکێک لە خۆیان وتەنی پێشڕەوانی ئاینی یعنی وەکو هینێکی مەلایەکی ئاینی کە لە ئاسیکی دیاریکراوە ئەنداوان لایەنگرانی قسەی ڕۆ حملەیەکی زۆر تونیان کرد لە دژیوانە تەنانەت خەڵکیان زۆر بە دڵمداتی شێوە لە بەغا و لە دەوروبەری بەغا و ئەوانەیە کوشت لەم هاوڕێگەسخوازانە و بە ئاشکرا فتوایان لە دژی ئەمانەدا و ڕوویان کردە نوکێڕیان کردە یەکی لەوانی کە بڵێن نوکێڕمەکانیان تێکرد ئەم ڕێکخراوی ڕاستانە بوو حتا فشاریان بۆ جیبی بەرپرسەکەی هێنا دوایی ئەگەر هەڵا نەبووم ساڵی 2021 بە ڕسمی محکەمە پۆلیس ساڵیان کردو لەگەڵ بەرپرسی ئەم ڕێکخراوە کە ئێوە کارێکەکەن لە دژی خۆیان وتەنی ئادابی گشتیە و ئەم جۆرە شتانە یعنی تا ئاستی هەڕەشەی ڕسمی بە تەلەفۆن بە نامەکردنە سەر هەڵسوڕاوە هینەکانیان ئەوانی کە کارمەندی پرۆژە جیاجیەکانیان بوون بە تایبەتی و پرۆژانی کە ئەم وێنان و شتانیان بڵاو بەو جۆرەینانە بە هەر حاڵ ئەمان ئەوەر بە کورتیمێ ئەمە بڵێم طبعا ئەمە ڕێکخراوێکی کۆمەلگەی مەدەنین کە لەژێر چەکی ڕێکخراوی نێودەوڵەتی ئەوانەیە بوون ئەوانە دەمی مادییان پێکردوون بە تایبەتی ئەگەر دوان لەوانە ناوەکانی بیری پێشکاتی خۆ باسییانە کە راپۆرتەکانەیەکیان ڕێکخراوی چەتری با بڵێن ئینتەرناشناڵی هین بوو ئۆڵ ئاوت کە زۆرتر بۆ داکوکی لە مافی LGBTQI و ئەوانە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەفریقاوانە گوایە دامی ئەو جۆر ڕێکخراوە ناکەن و ئیتر کەمپینیان بۆ سازەکەن بۆ داکوکی لەوانە و هەم ئەوان هەم ڕێکخراوێکی خۆیان ناوێکی بەڕاستی زۆر سەرنجڕاکێشیشیان هەیە ینی فەرمی بەبارە باشەکەیە بەڵام ناویان گیڤەیدان بوو ینی چۆنەڵی بە نەفرەتی کە شتێ لەم بابەتە ئەوەی کە چۆن کۆمەلگا تۆ سەیرەکەوانیان و خۆشەویستی هەر خۆشەویستێکی بچی بوو ئەمانە بەڵام بابەتی کاری من نین لێرەیە بەزویستم بۆی بۆ باگراوندێ بزانین تەمان ئەمانە بە گوێرەی شریعەت و دەستوری عێراقی ناکۆکن ڕێگە پێنەدراون و بەدراون و هەموو ئەوانەی کە ئەو جۆرە کارانە ئەکەن ئەو ڕێکخراوەی لەو بابەتانن هەموو بەیەک تەماشا بەیەک چاو تەماشاکەن لە ڕوانگەی ئەوانەوە بەڵام لەم وەختەیە لە کوردستانەوە بەتایبەت لە پارێزگای سلێمانیە قەدەغەی ئەمانە ڕاگەین بە ئاشکراش لە بڕیارەکان و سلێمانە بە دوو باڵگەیەکیان دژی ئادابی گشتی نوەیەکی کشیان
ئەوە کە لە دژی دەستور و شریعەتی ئیسلامن ئیتر ئەم بیانوەیەکی زۆر پوچە و دژی ئازادیە. بۆچی دژی ئازادیە؟ چونکە ئەوان ناتوانن بە ئاشکرا بڵێن ئێمە لە دژی یعنی بە هەر حاڵ لە دەستگا ڕستنەکانە ئەواناڵێن دژی یەکسانی پیاوژن ناتوانێت وەک یەک بێ نازانم چی. ئەوە تا لە هەشتی مارسەکانە لە هەنی مناسەباتی 25 نۆڤەمبەر ڕۆژی ڕوبەڕووبوونەوەی تونی دژی ژنانە گوایە لە سەرۆکەکانیانەوە دێنە سەر تا خەرمانەکانیان دێن سەر تەلەڤیزیۆنەکان و ئێمە وا لەگەڵ یەکسانی چیەکەین و زۆر هەوڵدراوە لە حکوومەتیوانەیە لە کاتێکە هەرم ڕۆڵم بەنامەیە معلوم بوو کە ئەوان چۆن لە بەرامبەر ئەم هەموو بێڕێزی سوپایەتی و هەڕەشە و کوشتن و چیچیە دام دەستگاکان ئەخەنە سەر پشت بۆ کەسانی کۆنە پەرستووە کەوتووانەوەی کەسێک باوەڕکە و دیعایان ناکە بەڵام بوو ناتوان بە ئاسانی بڵێن دژی ماپیژنی نابێژن یەکسان بوانەوە تا لە مناسەباتانەی خوان بە تەنافی بەناو مافی مرۆڤانی ژنان و ئەوانەوە هەڵەواسن لەم لاشەوە دێن ئەڵێن ئەمە ئەم ڕێکخراوانە ڕاست ناکەن لە قەوسا قسەی ئەوان ڕاست ناکەن ئەمانە بە ناوی ژنان و یەکسانی ژنان و فێمینیستی بچیوە قسە و کارەکەن بەڵام لە کاتێکا دێن باس لە تعابیری وەکو خۆیان وتەنی ئینسانە پیس و گڵاوەکانی کۆمەڵگا و نازان ئەم جۆرە شتانەکەن بووی بەڵگەی بۆ ئەوەی شتێ بێتە دەستیانەوە زمینەیەکی کۆمەڵایەتی بێتە دەستیانەوە ئیسفادە لە کۆنەپەرستیی کۆمەڵگەوە لە پێشڕەوانی ئاینی خۆیان وتەنی وەکو نمونەی مقتەدا و چەنان پیاوانی ئاینی ترکە بە ئاشکرا و جۆرە شتاکانی فتوای کوشتنی ئینسانەدەن دلیلەکەی هەرچێکە بۆ ئەوان بۆی ئەمانە بتوانن سیمپاتی و عەتفی ئەمانە ڕاکێشن تا بتوانن ڕەوایەتی بۆ بڕیاریان بن بەم معنایەیە کە بە بڕوای ئێمە داخستنی ڕێکخراوێکی بە بڕوای من داخستنی ڕێکخراوی ڕاستان لە دژی مافی ژنە پێش هەر شتێ لە دژی داکۆکیە لە مافی ژن لە دژی یەکسانی ژنان ئەو ژنان و پیاوانە لە دژی باسکردنە لە هەر جۆرە بێمافیەکی ژنان لە دژی هەر ناساندنی حەقی ئینسانێکە وەجیا لەوەی کە تووسیکەی سەر بەچ بەشێکی کۆمەڵگا لە توێژیش کۆمەڵگایە ئەمانە ناتوانن ئاسان ئەم پێش دەست بکەن بۆیە ببێن ئەم پەردەپۆشی بۆ بکەنەوە ئەتوانن لەژێر ناویی ئەوە کۆنەپەرستیە ڕەوایەتی بن بۆی کە ڕێکخراوێکی ژناندا خەنکە تەنان هەڵسوڕاوەکانیان بکەون بەر هەڕەشەوە کە هیچ بە دووری مەزانە فقط تۆ تا دوێنێ بینی لەسەر کەناڵی ڕسمیە پیشانیەدا کەسێک هەمووی 3-4 مانگە هاوسەرگیری کردووە لەگەڵی ناچێت لە ناو حەوشەی ماڵی باوکیایە یاتە بەردەزرێژی بوو لەو خۆشی و خوشکی کشیە کوژێ کوا دادوەر کوای یاسا خوش لەمە بێتە دەنگ و کوا بێ خەڵک باسیوانە بکە وەختێک ڕێکخراوێ بێ لە پاڵ باسکردن لە بێ مافی مەسلەی ژنانەوەنە طبعاً ئینسان حەقی ئەوێ ببێ بەجیا لەوە کە چی و چ نییە بەجیا لەوەی کە حتا باری ئەوەی کە پێڵێن سێکشوەڵ ئۆریێنتیشن یعنی سەر بەچێ لەباری سێکسی و بچمەی و ئارزویی هەیە شتێکی تەواو تایبەت و شخصی بەخۆیەتی بۆ بابەتێکی تریشە بە هەر حاڵ بەڵام ئەوانە بۆی بڵێن ئەم جۆرە شتانە جێگەی قوبوڵێ لە نێو کۆمەلگای ئێمەیە ئەما توانن بە ئاسانی بکەن بە وەسیلێ بەدەستیانە تابێنن پێشە بکەن بە بڕوای من ئەما دوو شتی یەکێکیان ئامانجی لەوەیە کە هەر جۆرە ڕێکخراوە سەربەرزکات و هەر حالێکی دەداکۆچی لە مەسەلەی ژنان یەکسانی خوازی ژنان سەربەرز بکاتەوە بتوانن بە هەمان تەبیر بە جۆرێ بیخەننی و بەرامبەر هەمان ئەو نەفرەتە ئیجتیماعیەوە کە کۆنەپەرستی لەسەری وەستاوە و لە لایەکی کەشەوە ئەمە خۆبرنە پێشەوە مەرایکردنێکی سیاسی کۆمەڵایەتی ئاشکرایە بۆ ئیسلامی زە و ئەحزابی ئیسلامی کە دەسەڵاتیان لە عێراقا هەیە کە بڵێن ئەوتە بابە ئێمە لە ناوچیەکە کە لەباری ئیقتصادی سیاسی ئەوانەوە داواکەین سەر بەخۆ بە خۆمان هەرێمێک بین خۆمان نازانم چیەک بین و تا خۆمان لەگەڵ دەستور و شریعەتەکەتانە جووتەکەین ڕێگە نادەین کەسێک بێت لە دژی ئادابی گشتی ئەم جۆرە شتانە بکات بۆیە بە بەشە لە خۆتان مامزانن تکایە ئێمەش دەسەڵات دەڵێما بە بەشە لە خۆتان مامزانن ئێمەش ئەو کۆنەپەرستی ئێوە ئێمەش ئەمەمان پێ قوبوڵ ناکرێەوە بۆی ئەم ڕێکخراوە داخەین وەک خۆشخزمەتیەک بۆی کە بڵین بڵێ لە پێناو ئەم شریعەتی ئیسلام و دەستوری ئێوە ئەمە ئامادەین ئەو دوو ئەنجامەی لە ئامانجی لە پشتەوەیە کە یەک بۆ کوتانی هەر هەڵسوڕانێکی ئەوانە ئێستا من جارێ ملاحەزەی خۆم تێبینی خۆم لەسەر هەڵسوڕانی ڕاستان وەک ڕێکخراوێک چە لە دیدگایەکی فیمینیستی وێڵێ ناوەکو ڕێکخراوێکی کۆمەڵگەی مەدەنی ڕێخنەی من چیە لی ئەمە بابەتی ترە ئەوە جەدەلە ئەو فیلمیکە ئەو مناقەشەیە ئەو توانی تۆ دابنیشی لە پانەڵی ئازادانەیە ڕەخنی خۆشت بڵێ بەڵام ڕەخنە بە مانای داخستنی دەمی بەرامبەر نییە ڕەخنە بە مانای
هەڵسوڕان قەدەغەکردن نییە، رەخنە بە معنای قوبولکردنی هەڕەشەکردن بە تەلەفۆن و نامەفرێدان بە هەڵسوڕانی خاوەنەوە نییە. من نابێ خەڵکی ئازادی خواست قوبولی بکەنەوە بیبین لەنێو ئەم ئامانجە سیاسی دەسەڵاتەوە ببینن کە بەداخەوە دەسەڵاتداران بە ناوی فەرقی بەڕێوەبەرایەتی رەخراونە حکوومیەکان و پارێزگای سلێمانی و دێن مەسلێکی لە مابەتاکەن بۆ نابوون ئەو هەموو مزگەوتەداکەن کە ڕۆژان سوکاتی بەشنامەکە بۆ دەمی مەلایەک نابەسن نایبەسن لە پاری دزراوی خەڵکیکەن بە قوڵیات بە خەیانەکەن بۆی کۆنەپەرستی بربەنە ژیانی خەڵکی بۆ دەسەڵاتدار لە بەرامبەر ئەمەدا زۆر زادیان زۆر بڕیاری تری هاوشێوەدا کە هەڵسوڕاوانی بزوتنەوەی یەکسانی خوازی لە قاڵبدانی ئازادی پێناسەی دەکەن لە بەرامبەر دەوتێت کە زۆرینەی کۆمەڵگە موسڵمانە هەڵگیری ئاینی ئیسلامەوە بۆ ڕعایەتکردنی ئەوان بۆ ئەوەی کە ئیستیفزاز نەبن ئەم کۆمەڵە بڕیاریانە دەدەن. ئەمە چەندێک بەهانەیەکی دروستە. باش ئاخر ئەگەر خەڵک هەر هەمووی موسڵمانە و ئەمەشتی زۆرینەیە و ئەوانە خۆ بواە بە حیاتی جۆ لە مۆسیقای ئەوروپی نەژیرێ لەو کۆمەڵگای ئەگەر ئەو کۆمەلگای خەڵک هەموو ئەوەی قوبڵەوە بۆ لەو کۆمەلگای بلێشە خەڵک ڕاکەچێ بەرەو کۆمەلگا پێشکەوتن مۆدێرنەکان کردنی کەم ئازادی تایە تۆزێک دەستە بەرە. بەڵام ئەمە قسەیەکی پوچە چونکە ئەمە ئامانجێکی سیاسی کۆمەڵاتی حتا چینایەتی لە پشتەوەیە. تۆ ببینە دەسەڵات بەعنقەس ئەوێ ئەم بیرروڕایە وەک بیرروڕایەکی سەپێنرا و بەسەر کۆمەلگایە بکا بە عەقیدەی خەڵک خۆی گوای ئەمە بیرروو باوەڕی خەڵک خۆیەتی کە بە شەق لە دەمی کچەکەی هەڵبات چونکە لە شریعەت و ئەوانەیە هاتووە کە سەرپێچی لێکردی حەقتەوا بکەی یان کە هەر نەیکردی تر بیکە بە قوربانی فیشەکێ. ئەوە فەرهەنگی خەڵکە ئەوە عەقیدەی خەڵکە بەڕاستی. ئەگەر ئەم هەموو دام دەستگایە ئەمە وەزارەتی ئەوقافە ئەم هەموو مەلایەکە بە حسابی بکە بە ملیارە هاپارەیە پێ ئەدرێ بۆی ئەمە بەقەبڵێنن بە بیرروڕای گشتی خەڵک بیکەن بە عەقیدەی بیرروباوەڕی خەڵک. ئەزانم کۆمەلگای کوردستان ئەوەی تیا هەیە لەوانەیە هەزاران سەدان هەزاریش بدۆزیتەوە بەڕاستی باوەڕی بەخوا و قورئان و ئاین و بەهەشت و هەموو ئەو شتانەی ببێ وەکو بیرروباوەڕی شەخسی خۆی قبوڵی کردبێت و یان وا دیعایە بکەن کەم کەم بە بڕوای من ئەمەش سەپێنراوە. هەر ئەو کەسە بێن ئەگەر لە ناو کوردستان یا لە عێراق لە دایک نەبووە لە هیندستان بووە هیندوسی دەرەچوو باوەڕ ئاینێکی، لە کۆمەلگایەکی ئەوروپیا بووە مەسیحی دەرەچوو، لە ڤاتیکان بووە کاسۆلیک دەرەچوو، لە وڵاتێکی تر بووە پرۆتستان دەرەچوو. چییە ئەمە ئەم بەرگە یەکسەر حازرت کردووە ئەو مناڵە کە بەبێ هیچ بیرروباوەڕێک دێتە دنیاوە ڕێک عەباق ڕەشەکەی لێدەی بە شانیە. بەرحەڵە باسێکی فراوانترە بەس ئەوان خۆ ناتوانن بڵێن باشە دەی ئەم کۆمەلگایە تایەتی خەڵکی تیا هەیە هەموو ئەو پێوانە ئاینیانەی کە یان ئەو سلوتە ئاینیانەی کە لە ئاینە جیاجیەکانە هەیە لە کوردستانە بە مەسیحی بە یەزیدی بە زەردەشتی و چیچیا کە هەیە و خەڵکێکی پیادەی ئەو سلوتە بکات لە ژیانیە بەڵام وانە بڕوا بچێ خوێن لە لوتی خەڵک بێنێ لەسەر هینەکەی. وەکوتم لەگەڵەوە شامە باوەڕێکی نییە. یعنی دووشت هەیە لێرەیەکە یەکەم باوەڕی ئاینی لەنێو کۆمەلگاکانە کە کۆمەلگای تەبەقی چینایەتی پێویستی بۆ ڕەدابەرکردنی دابشکردنی خەڵک پێویستی بەوەیە بیرروڕای جیاجیا بکا بە بەرگی ئینسانەکانە چۆن ژن لە پیا جیاکاتەوە ئەگەر دوو کێکاری ناو یەک کارگە و شوێنیش بن بە ناوی ژن بوون و پیاو بوون و مافی جیاوازیانە حەقی جیاواز واجبی زوری جیاواز بەسەر ژنەکەەوە هەیە. ئاوهاش فەزڵی ئاینێک بەسەر ئاینەکە هەیە لە بواری یاسا و دەستورە نووسراوە. ئێتر ئەمە شتێکی سەپێنراوە، ئەمە شتێک نییە و خەڵکە هاتبێت لە پرۆسەیەکی زانستی و تێگەیشتن بۆ دنیا و ئەوانەیە خۆی هەڵی بژاردیەوە. لە کۆمەلگای ئێستای وانە فەرقی زۆرە لە کۆمەلگایەکی هەزاران ساڵەوە پێشەوە کە بەشەر پرسیاری سروشتی وەڵامی بۆی پێی نەبوو ئەترسا لە هۆر و بروسکەوتی چێوە پەنای بۆ هێزیی سەرخۆی و ئاسمانی دواییش کۆمەڵێ یاسای بەخۆی دابڕشتای پێڕی لێ بکردایە. ئەمە زۆر جیاواز بووە لەوەی کە ئێستا دەسەڵات بۆ مانەوەی خۆی بۆ کۆیلەکردنی خەڵک بۆ یەخسیرکردنی خەڵک بۆ دابڕدابڕکردنی خەڵک بیرروڕای ئاینی جیاجیا لە وڵاتەکانەکە لێنێ ئەو ئەجەرگەی ئەو ئەوروپایشە تۆتوانی ببینی کە بابە لە وڵاتانێکە دنیا خەڵک دەستی گەیشتە گەورەترین بابە لە وڵاتیش و ئەمریکا جەمعێک کەیا بوون مەسیحی زۆر قەدیمیێنان باشکرا لە سایت و جریدیان یاڵەن عرض خڕنیە تەختە
ئەچێ بە عەقڵی چییە لە کۆمەلگایەکی ئامادەنی ئەگەر دەسەڵات لە پشتی نەبێ و پارێنیاتی و کوردینەتی ئەمە وایە کە تۆ لە کوردستانە بڵێ ئەبێ ئێستا سەردەمی ئومەویەکان و عەباسیەکان بێ چی وێ بڕاتەوە لەو سەردەما بچێتەوە نێو سەردەمی بە ئەشکەوتەوە و بەڕاستی چراوتی لا بکە یان ڕوو لە دنیای مدرن سمارت تەکنۆلۆژی چی شتانە ئەمانە باسی هیچکێ من پێم وایە ئەوەی کە ئەڵێن خەڵک قوبولی ناکە و ئەوانە ئەگەر کۆمەلگا ئازاد بێ ئەوەشی تیا هەیە کە بڕوا سروتی ئاینی ئیسلامی یا مەسیحی یا زەردەشتی یا یەزیدی یا سابئی یا یارسانی یعنی کاکەی چی بکە ئەوەشی تیا کە کەسێکی ئازادی خوازێ بێ باوەڕە ئەوەی کە پێڵێن ئەگنۆستیک لە ئەدریە نەباوەڕی بەوە هێناوە نەباوەڕی بەوە هێناوە کەسی شتیا ئاتیسۆ باوەڕی بە بێخودایی هەیە کۆمەلگایەکی ئازاد بێبێ هەموو ئەوانە وەک فەردی کۆمەلگا بتوانن مارسی ئەوانە بکەن بە هەر حاڵ بەڵام لە کوردستانە وانە دەسەڵات چونکە خۆی یەکێ لەو پایە ئایدۆلۆژی و فکرانی کە پشتی پێوەداوە بۆ ئەم جیاکردنەوەی ئینسانانە بۆ درێژدان بە سیستمی چەوسانە و بەهرەبەرداری لە توانایی هێزی کار و بەرهەمێنانی نێوە کۆمەلگایە ئەبێ شتێ بەسەر کۆمەلگای زۆرینەی کۆمەلگایە پسەپێنێ بۆیە چی قبڵێنێ تیکا بە دینی ڕسمی و وەک نمونەکەم هێناو لە هیندستان بە شتێکی لە فەڕەنسا بە شتێکی لە ئیرلەندا بە شتێکی ڤاتیکان و ئیتالیاش بە شتێکی تری بە بڕوای من ئەمانە ئیدعا هەن بەڵام لە هەموو ئەوانەشا بە نیسبەت قسە بکەین بڵێن کۆمەلگایەکە کە وە قەدوانی بەڵام فەرزە بڵێن وایە کۆمەلگای کوردستان سا 1970 وایە ئەی باشم ئەو لە 125 حەقی نییە بڵێن باوەڕم بەمانێ نییە وەک ئینسانێکیش لەسەر ئەوە سوکایتی پێ نەگرێت نەس زیندان نەکرێ هەڕەشەی لێ نەگرێ حتا نەکوژرێ کەم کەسن لەسەروانی کە یەکسانی خواز و کۆمونیست و هەڵسوڕاوی بوارەکانی ژنان بن تەنان کوژراون لاشیان سارد کراوەتەوە بۆچی ئەوە بێ ئەو حەقا هەبێ و دەسەڵات لەو لاشە ئەخر دیکات کۆمەلگا قوبوڵیانەکە یعنی ژیان سەرنەوەی من کۆمەلگا قوبوڵیەتی بەڵام بوونی من و کە منیش ئەفکارێکە مەیلێنێ و کۆمەلگا قوبوڵی نییە ئەمە پوچی و دیعایەکی بێناوەڕۆکی دەسەڵات تا بتوانێت لە پاڵ ئەو شتەیە کە پێشووتر وتم لەگەڵ شریعەت و ئادابی گشتی و ئەوانەیان نایەتەوە بتوانێت شەرعیەت با بە ئەم هێرشەی بۆ سەر ئازادی چ دەسەڵاتێکی دیکتاتۆری وەک سەدام حوسێن و خەڵک ئازاد نییە و لەسەر ئەوەی کە خەڵک ئازاد بێ باوەڕی بە بەعز نەبێ تۆ لەسەر ئەم شتت ئەگوێرەی خۆڕاستەخۆ وای ناوت بابە حڕیە اشتراکیەمانی ئەمەش وەرە کاکەی مە سۆسیالیزمەکە سەر بە سۆڤێتیشین و ئەم جۆرە شتانە هەیە قەزاباری شێکردن کەچیکە ئینتخاباتێکرا سەڵاحسێ لە ساڵ 99.9 هێنا ئەمە مەخسەرینی و ئەم کۆمەلگایانێ لە کۆمەلگایەکی ئاوا دیکتاتوریشە خۆ ئەو ناڵێ من ڕۆژم قەتڵ دەکەم مەگەڵ کۆمەلگایەکی دێسپۆتیک ینی ئیستبدادی سەرف و پۆلیسیکی ترەوە بێپەرداواکە بەڵام بە کۆمەلگایەکی وەکو ئێرانیشە دێت ئەڵێ ئەمە تۆش لە قانونی خوددا لا داوەکە یاسا و دەستوری ڕسمی ئەم وڵاتەیە ئەمە چی بکەین لە دەستوران نووسراوە کەسێک کە لەمە لایدا بە پێی شریعەت پەڕاندنی سەرەتی بۆ ئەمە قوبوڵ لە کۆمەلگا بۆچی ئەمەیان قوبوڵنی بە بڕای من مەسەلەی هێرشکردن بۆ سەر ڕێکخراوەکانی ژنان پەیوەندی تەنها ئەم مەسلەی تەنها پەیوەندی بە ڕێکخراوی ڕاستانەوە نییە پەیوەندی بەو هێرشەوە کە لە ماوەی 2 ساڵی لەمە پێشا دەسەڵات خۆی بە کۆنەپەرستی و ئاینی و مەلاکان یعنی بانخوازە سیاسیەکانی ئەوانەوە خۆی هەڵواسیوە باوشیان بۆ کاتەوە هەرێک لە تەوازن وەرگرتنی لە بەرامبەر یەکترا ئەمیان ئەم باڵەگرێویان ئەو باڵەگرێ یەکێ سەلەفی یەکێ فڵانیەگرێ بەڵام بە هەر هەمویان ئەبێ لە شوێنێکەوە دەست پێ بکەن کە زۆرینەی کۆمەلگایە حەقی کۆمەلگایە ئازادی کۆمەلگای یەکسانی نوێ کۆمەلگای پێکەهێنی کە مافەکانی ژنانە ئەمە هێرشە بۆ سەر ئازادی ژن ئەمە هێرشە بۆ سەر هەر جۆرە هەڵسوڕان و چالاکیشی یەکسانی خوازانە نابێت تەنها لە ڕێکخراوی ڕاستانە بیبینینەوە بە بڕوای من لەم بارەوە ئەرکی هەر ئینسانێکی یەکسانی خوازە هەر کەسێ باوەڕی بەوە هەیە کە ئازادی بێنێ و کۆمەلگای کوردستانە فراهەم ببێ ئەرکێتی داکوکی لە ئازادی هەڵسوڕانی ڕێکخراوی ڕاستانی هەر ڕێکخراوی بۆ مافەکانی ژنان تێکۆشێ بکات وە لە مەیدانە بۆی ڕابۆستێ خۆتان زۆر لایانی ئەم بابەتتان بۆشی وەڵامی ئەو پرسیارشتاندایە کەم ویستم بیکەم سەبارەت بە پرسی ئازادی بەڵام ئەگەر بابەتێکی تر ما بێ قسێک ما بێ لە پەیوەند بەم داخستن و هەڵبەشانەوەی ڕێکخراوی ڕاستانەوە لە گفتگۆکەماندا نهاتوێت فەرمون بە کورتی ئاماژی پێ
منەمەوە بڵێم کە ئەمە بە جۆرێکیش لە قسەکانمە ئاماژەم پێە لە درێژەی ئەو هێرشەیە کە بە تایبەت لە ماوەی ساڵ و نیم تا 2 ساڵی پێشووە بۆ سەر هەڵسوڕاوانی ژنان دەستی پێکردووە بۆ سەر ناوبەری ژنان و هەڵسوڕاوانی بەدیناسوور و نازان ئەم جۆرشتانە هەمووی لە درێژەی ئەمانەیە هەیە بەڵام ئەمە زنجیرەیە ئەگەر تۆ لە شوێنێکە ئەم زنجیرە ئەم ئەڵقەی نەقرتێنی دێ بەدوایە ئەبێ هەڵسوڕاوانی ژنان هەتا ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کە ئەوانە لە باخێکی تریشان پرۆژەن هەندێکیان زۆرتر لەسەر ئەساسی کاست و پارەپیاکردن و ئەوانەوە یاخود لە باشترین حاڵەتە ژنالێک تۆزە لەژێر چەپۆکی کۆنەپەرسی پیاسالاری ئەپارێزن بەڵام دەست بوو بۆ ڕانکاری کۆمەلگا نابن بەوانەشە واجبیان هەیە بێنە دەنگ لەسەر مەسەلەیە ئەمڕۆ ڕاستانە سبەینی ڕێکخراوێکی ترە سبەینی هەر ئازادی خوازیەکە سبەینی ڕەشەرعیەتدان و ڕەسمیەتدانە بە فتوایەکی مقتەدا سەدر کە لە دوای کوشتنی کۆمەڵگەنجەوە فشاری کۆمەلگانی دەوڵەتی و حتا لە نێقەراقشە بوو سەری بوو وتی ئێمەی تر قسە ناکەین لەسەر ئەم مەسلەی قوانوتنی ڕەگەزخوازی ئەو شتانە بەڵام دوای دیسان کەوتۆ فتوادان خۆجووتکردنی دەسەڵاتە لەگەڵ ئەم جۆرە لە بیرکردنەوەیە بڵێن و نەڵێن بەخۆیان بڵێن و نەڵێن ئەم بڕیارە چێتە ژێر عەباقەی مقتەدا سەدرەوە ئەبێ ڕێکخراوەکان هەڵسوڕاوان و کۆمەلگەی مەدەنیش حتا ئەو کوتم بە هەر ئامانجی کۆیانە ئەم مەترسی ببینن هێرشە بۆ سەر کۆمەلگا هێرشە بۆ سەر ژنان و مافەکانیان نابێ ڕاگە بدرێت. جەمال موحسین لە گروپی ژنان و پیاوان یەکسانی خوازەوە زۆر سپاس بۆم دەرفەتەی پێداین و لە بەرنامەکانی ئەمشەی پێشنگ تیڤیدا ئامادەمان. سپاس بۆ ئێوە ماندوو نابن. ئازیزان سپاس بۆ بەشداری چالاکانی ئێوە و ناردنی ئەو هەموو دەستخۆشی و پرسیار و سەرنج و تێبینیانە بەداخەوە نەمانتوانی هەمووی داوتێ بکەین. بەڵام لێرەدا دێینە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندە کاتێک خۆش بۆ هەموودایەک و هەرشاد و سەرکەوتوو.